بەرنامەی ترافیک لە مەڵقێ باس لە ئاستەنگەکانی هاتوچۆ لە کاتی وەرزی زستان و بەستەڵەک لە ڕێگاکانەکات. گۆڕانی کەشوهەوا کاریگەری لەسەر هاتوچۆ دەبێت. بە شێوەیەک هەندێک جار لە وەرزی زستان ڕێگاکانی هاتوچۆ پەکیان دەکەوێت و ڕووداوی هاتوچۆ دروست دەبێت. بەتایبەت لە ناوچە شاخاویەکان. هەندێک جاریش داڕمان دروست دەبێت. زۆر جاریش مەودای بینین کەم دەبێت یان لە هەندێک شوێن بەهۆی تەم و مژ نامێنێت. لەم بەرنامە باسی ڕۆڵی پۆلیسی هاتوچۆ بەرگری شارستانی سۆرانەکەین لە هۆشیارکردنەوەی شۆفێران و چۆنیتی بە هەناوچوونی هاوڵاتیان لە کاتی ڕووداوی نەخوازراوە. ترافیک بۆ نیشاندانیەوە ئاستەنگانی لە کاتی بەفر و بەستەڵەک دەبن بە کێشە بۆ هاتوچۆ دەچێتە ئیدارەی سەربەخۆی سۆران. لێرە سەرەتا کوتێبێژی هاتوچۆی سۆران باس لە کاریگەری گۆڕانی کەشوهەوا و ئاستەنگەکان دەکات. تا بزانین لایەنی پەیوەندیدار چۆن ڕوبەڕێی ئەو ئاستەنگانە دەبنەوە و ڕێگەی هاوڵاتیانەکەنەوە. هاو کاتیش دایانەوێ بزانین شۆفێران چۆن لێخوڕین دەکەن تا سەلامەت بن. ئێمە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە حکومیەوەی ڕێگایەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زۆربەی ڕێگاکان بە ناوچە شاخاویەکاندا تێدەپەڕێتن و لە کاتی هاتنی وەرزی زستان کەوا کەشوهەوا گۆڕانکاری بەسەدا دێتن زۆربەی کات مەترسی ڕێگا جیران دەبێتن وامەها مەترسی هاتنە خوارەوەی شاخمان هەیە واروە لەو شوێنانەی کەوا بەفرێکی زۆر دەبارێت لە زۆر کاتدا دەبێتە ئاستەنگ بۆ شوفێر و بۆ پۆلیسی هاتوچۆ لەم ڕێگایانە ئەوانە هۆکارێکن لە بێلەوەی کە زۆرترین کارەسات لەو وەرزە ڕوودەدا هۆکاری زۆربەی کات بە حکومیەوەش نەسۆران ناوچەی گەشتیاری زۆری لێە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان و لە ناوەڕاست و خواروی عێراق سەردانی ئەو ناوچەی دەکەن بۆ گەشت لە کاتی هاتینیان بەهۆی ئەوەی کەوا ناشارەزانە لە ڕێگاکە یان شارەزایی پێچەکانی یا شارەزایی لۆفەکانی ئێرەنینە تووشی ڕوودا بووینە. نمونەمان زۆرە ساڵانی ڕابردوو چەند ڕووداوە یان سایقە بووە لەگەڵ هەندێک شوفێر خەڵکیان هێنایە چوینە شوێنە گەشتیاریەکان بۆ وێنەگرتنێک لە کاتی بەفربارین بووە لەم شوێنانە بەهۆی ناشارەزایی بەهۆی شارەزانە بوون لە ڕێگاکە تووشی ئاستەنگ بووینە و ماینەوە و تیمەکانی بەرگری شارستانی وەروە تیمەکانی پۆلیسی هاتوچۆ وەروە لەگەڵ ئیدارەی سەربەخۆی سۆران کەوا تیمی وەڵامدانەوەی خێرانە چوینە و شوێنە و بۆ دەرباسکردن ڕزگارکردنی هەم گەشتیارەکان و هەم ئەو شوفێرانەی کەوا لەم ڕێگایدا ماونەتەوە. لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زۆربەی ڕێگاکانمان بە ناوچە شاخاویەکاندا دێتەپەڕین لەگەڵ لە کاتی گۆڕانی کەشوهەوا لە سنوورەکەیمە ئەمە ئاگداری هەموو شوفێران دەکەینەوە زۆربەی کات پێشیان دەڵێن کەوا لە کاتی شۆفێریکردن لە ڕۆژانی ئاسایی کە ئەو خێرایی کە بەکاری دێنی ناکرێت لە ڕۆژانی کە کەشوهەوا گۆڕانکاری بەسەدا دێ ناوچەکە شاخاویە دەبێتە تەمومش ئەو شوفێرەی کەرەوە لە ڕۆژی ئاسایی بە خێراییەکی دیاریکرا دەڕوا ناکرێت عین ئەم خێراییە لە کەشوهەوای تەمومژایی بەکاربێنێ لەوانە بیتە هۆی ڕوودا وەروە لە کاتی بارانبارین بەحکومی بارانێکی زۆر لەم سنوورە دەبارێتن لەوانەیە لە کاتی بارانبارینەکە ببێتە هۆی داڕمانی شاخی یان هاتنە خواری بەردێکی گەورەکەوا زۆربەی کات بوویتە ئاستەنگ وەروە زۆربەی کات لە کاتی هاتنە خواری بەردەکان بە ئۆلبەر ئۆتۆمبیلێکە تێ لەوانەیە برینداربوون و زامداربوونی تێدا ڕوودا. وەروە حکومیەوەی زۆربەی کاتی کەوا سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕێگای تایبەتمان هەیە کەوا دوو مەرزمان هەیە مەرزێکمان هەیە مەرزی نێودەوڵەتی حاجی عومەرەکەوە هەرێمی کوردستان بە کۆماری ئیسلامی ئێران دەگرێتە وەروە مەرزی شترماکەوە مەرزی نێودەوڵەتی زێتی پێ دەڵێن کەوا هەرێمی کوردستان لەگەر وڵاتی تورکیاکەوە ئەو دوو مەرزانە بە ناوچەیەکی شاخاوی توندا تێدەپەڕن لە زۆربەی کاتدا بەفر دەبارێت لە کاتی بەفربارین ئێمە مەفرەزەکانی هاتوچۆ لەم شوێنانە دادەنین کەوا هەر شوفێرێک لەم وەرزەدا کە لە کاتی بەفەن سەردانیم شوێنەکە ئەگەر بێت و زنجیری پێ نەبێ مە ڕێگەی پێنادەین بستە ئەم ڕێگانە بۆ ئەوەی نەبێتە ئاستەنگ هەم بۆ شوفێری بەرامبەر و هەم شوفێری کەوا لە دوای دێتن و بۆی ڕوودا و کارەساتی نەخوازا و ڕوونەدا. دوای وەرگرتنی ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ کەوا لە سەردابینکردنی کۆمەڵە هێمایەک بۆ ئەو ڕێگانی کەەوە تازە نۆژەن کراونەتەوە یان پێویستیان بە نۆژەنکردنەوە بووە بۆ ئەندازێک واروە بە خۆشحاڵیەوە لە کابینەیە کۆمەڵێک ئامێری تایبەت
بەهێلکاریکردنی شەقامەکان بۆ بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران دابینکە کەواتیمێکی تایبەت چوون لە پارێزگای هەولێر بۆ شارەزابوون و ئیشکردن لەسەر ئەم ئامێرانە ماوەی دەورێتەوە نێزیکەی مانگێک خولەکەیان تەواو کە دوای هاتنەوە لێرە ئەمە بەو ئامێرانە ئێستا زۆربەی ئەو ڕێگانەیەکەوە لەلایەن ئیدارەی سربەخۆی سۆرانەوە لایەن حکوومەتی هێرمەکەوە نۆژەن دەکرێتەوە یان فراوان کراوە کە قیڕێکی نوێی کراوە ئێمە یەکسەر دوا بە دوای تەوابوونی وەرگرتنی لەلایەن حکوومەت کە ڕێگاکە تەواوی تیمی بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران بە تایبەتی ئەندازە دەچێتە ئەم ڕێگایە هێلکاریەکی تەوا بۆ ڕێگاکە دەکات و دانانی هێما لەو شوێنانێکەوە پێویستە کەەوە پێچە شوفێر بزانی پێچە یان شوێنێکە کەوا ئۆتۆمبیل ناتوانانی بە پێش ئۆتۆمبیلی بەرەڕێک ڕەدون ئەنجام بدا دانانی هێماکان بە شێوەیەکی زۆر زیاتر لەوەی کەوا خەڵک پێشببینە دەکرد بەم شێوەی لەو ماوەی ئەو هەندە هێمایە بە شێوەیەشی زۆر دانراوە واروەها هێلکاریکردنی شەقامەکە بۆ ئەوەی شوفێر زیاتر لە کاتی شەو کەوا مەودای بینین کەم دەبێتەوە ئەم هێلکاریانە شتێکی جوانی هەم بە جوانکاریەکی جوۆ بە شەقامەکە بەشەوە هەروەها سوودێکی بە شوفێرەکان گەیاندوە بۆ ئەوەی کەوا لە کاتی شوفێریکردن شەوانە ڕێگاکەیان لێون نابێتن و لەیان ڕوون و ئاشکرا. ئەو ناوچەیە چەندین قەزا و شار و شارۆچکە و هەزاران گوند لەخۆ دەگرێت. بەشێکی ئەو ناوچەیە ڕێگای سەرەکی و استراتیژی پێدا تێپەڕ دەبێت کە یەکێک لە گرنگترین دەواازەکانی هەرێمی کوردستان لەخۆگرێت و هاوسنوورە لەگەڵ ئێران و تورکیا. ئەم گرنگی وای کردووە ببێتە ڕێگایەکی سەرەکی و جەنجاڵ و قەرەباڵەخ لە مشۆی ئۆتۆمبیلی گەشتیاری و بازرگانی و خەڵکی دەڤەرەکە. ئەو کاریگەری وای کردووە چەندین ڕێنمایی سەلامەتی دابنرێت تا لەناو ئەو گۆڕانکاریانە شۆفێران سەلامەت بن چونکە شەپۆلەکانی سەرما و سۆڵە و بەفر لە ڕێگا دوورە دەستەکان دەبنە مەترسی بۆ شۆفێر و سەرنشینەکان کە لاکامی ئەو مەترسیانە و پابەند نەبوونی شۆفێران بە ڕێنمایی هاتوچۆ ڕوودا و دروست دەبێت. لەگەڵ هاتنی وەرزی زستانی شەرێمی کوردستان بەشێکی زۆری کەناوچەی شاخاوێت دەکەوێتە بەر هەڕەشەی شەپۆلی بەفربارین و بەستنی ڕێگاکان و داڕمانی شاخەکان کە مەشدۆخی هاتوچۆ دەشێوێنێ و زۆر جار لە ئاکامی ئەو شەپۆلە مەترسی بۆ سەر شۆفێران دروست دەبێت. ئەو ناوچەیە لە دوای دەست بەکاربوونی کابینینۆ چەندین ڕێگای تازەی بۆ دروستکرا چەندین شەقام و ڕێگاش خێرتا و کران و نۆژەن کرانەوە. هاوکات وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین خزمەتگوزاری لە بواری هاتوچۆ با خەڵکی هەموو ناوچەکانی داری سربەخۆی سۆران بەخشی لە کاراسانی بەڕێوەچوونی مامەڵەی هاوڵاتیان. هاوکات لە بواری ئەندازەی هاتوچۆ گەورەترین خزمەت بە شەقام و ڕێگاکانی ناوە و دەرەوەکرا لە دروستکردنی گادرێل و بربەست و هێڵکاری و هێمای هاتوچۆ و ڕووناکی و دەیان بابەتی تر بۆ پێداویستی شۆفێران. سەرجەمەم هێمانە زمانی هاتوچۆن بۆ شۆفێران تا پارێزراون و ڕێنوێنی شۆفێران کات لە سەلامەتی و گەیشتنیان بە شوێنی مەبەست. ئەو هەنگاوانەی حکوومەت بۆ خزمەتێکی گەورە بە هاوڵاتیان و کەمبوونەوەی ڕووداوی هاتوچۆ لەو پلانەی کە بۆ هۆشیارکردنەوەی شۆفێران و هاوڵاتیان کە باشین دەستکەوتیە بوو لە دروستکردنی تاکێکی هۆشیار لە بواری هاتوچۆ. بەرگری شارستانی سۆران بۆ هاتنی وەرزی زستان لە ناوچە شاخاوەکان ئامادەکاری کردووە لە ئەگەری ڕوودانی ڕووداوی هاتوچۆ و خلیسکان و گیربوونی شۆفێر یان سەرنشین. هەڵبەتم سەرژمێریە بەردەوامێمە کاتژمێر با بڵێم هەر 24 کاتژمێر 3 بۆ 4 جارێ ئەنجامی دێن و کۆی بنکەکانمان ژمارە و با بڵێم ژمارە ئامادەبوونی یارمەندەکانمان
تایبەت ئێمە لە کۆی ڕوودا و کارە ساتەکانە ئێمە کاتی پێشات و گریمانەیەکی ڕووداویمان هەبێت و خەڵکی پەیوەنیمان پێوە ئەگرێ بە ژووری کۆنتترۆل ئێمە تیمی ڕزگاکردنمانە لە چێ بۆ شوێنی ڕوودا و لەوێدا ئەوەی کە بابەتی کاری ئێمە ئەنجامێدەن گرنگترین شت بابەتی پرسی فریادڕەسیە بۆ ڕزگاکردنی کەسەکان کە قفڵە بن لە هەر جۆرێک بابەتی هەندێک جار گیر خواردنی شاخمانەیە ئێمە فەلسفەی کاژمێری ئاڵتوونیمانەیە فەلسفەی کاژمێری ئاڵتوونی بریتیە لەو تەوقیتێک کە لە وەرگرتنی هەواڵەوە تا کۆتایی پێهێنانی پرۆسەکە ئێمە لەگەڵیا بین ڕەنگە کاژمێرێ بێ ڕەنگە دوو بێ بەڵام بۆ پرسی ڕزگاکردنی کەسەکان لە ناو تۆمبیلە زۆر گرنگە پرۆسی ڕزگاکردن لە خولەکێک کەوتا 5 خولەک بێ و نابێت لە چارەگێک زیاتر بێ بۆ ئۆتۆمبیلی و لەبەرەوە کێشاتی گرفتی نەوعیمان هەیە لە ریسک و بابەتی گرگرتنەوەمانەی ئۆتۆمبیلی لە وەرگەڕانەکان لە ڕژانی موادی ساحیل و شلەمەنیە گرگرتوەکان بۆ ئێمانە هەمووی بە نەزەری احتیبار وەرەگرین و پرسی ترس و دڵەڕاوکەیە و ئێمەیشی لەسەرەکەن بابەتێکی تر بابەتی جادە و بانەکانە لە وەرزی زستانەیە بەستەڵەکیە دروستبوونی بەفریسپی تا ڕادەیەک ئاسانترە قفڵبوونی ئۆتۆمبیلەکان و ئین ڕزگاکردنیان بەڵام لە بەفری ڕەشە کە ئەم بابەتە بەستەڵەکەیە کە جادەکانەگرێ لوسە بێ جادەکان شێوەیەکی بەفرین شێ بێت و شێوەیەکی شوشەی ئەبێ لەم حاڵەتانەدا زۆرجار لە ناوچە چیاەکانی ئێمە ئەو مشاکلاتانەمان لە وەرزی زستانە بۆ دروستە بێ و ئێمە چین و خەڵکی کە پێویستی بە پرۆسی ڕزگاکردن بێ خۆیان و ئۆتۆمبیلەکانیان ئێمە ئەم پرۆسی وەجێ دەگەێنین وەگەوەی کە لە پار ساڵە لە مانگی یەکە ئێمە زیاتر لە 150 هاوڵاتی گەشتیان لە چیا ئەسەمبەگ و لەوانە کە لە ڕێگەی بەڕێوەبەراتیمانە پرۆسی ڕزگاکردنیان بۆ وەجێ گەیاندرا باقییان ئێمە لە بابەتی سەختی شاخ و ئەمانە هەندێکجار مشاکلاتمان هەیە لە گیر خواردنی کەسەکان بۆ دابەزاندن یان تیمی شاخەوانیمان هەیە تیمی شاخەوانیشە لە پرسی ڕزگاکردنە لە ناو تیمی ڕزگاکردنەکانە بە چوونیان و بە ڕێگەی دابەزاندن لە ڕێگەی لایەن و عەبلەکانەوە و بابەتی کلامینگ واتە دابەزین و سەرکەوتن ئەمەش ئەرکێکی ئاسان نییە و ئەرکێکی قورسە هەڵبەت لە ناو بەڕێوەبەراتیمان 6 تیمی جۆراوجۆریمانەیە جیا لە تیمی ئەطفایی کە تایبەتە بە ڕوبەڕووبوونەوەی ڕووداوەکانی ئاگر تیمی ڕزگاکردنمانەیە لە پرۆسەکانی ڕزگاکردنە بۆ ڕزگاکردنی تیمی تایبەتمانەیە بۆ ئۆتۆمبیلی کەتەر و کەرەسە وەسایل تایبەتمان هەیە بۆ هەڵبڕینی پلێتەکان بۆ بابەتی لێکردنەوە و دەرهێنانی قوربانیەکان وەجگە لەوە تیمی شاخەوانیمان هەیە بۆ وانەی کە لە شاخ گیرەخۆن لە ڕێگەی پەتل و ئەبل و شەهالە و هارنسۆمانە و دەتوانن لەو بەرزایانەدا بێنە خوارەوە وەجگە لەوە تیمی سیبیارێنمان هەیە تیمی ئیئۆدیمان هەیە ئەوە تایبەتن بە تەقەمەنی نەتەقی و ئەوە زایدن بە موادی کیمیکاڵی و زایدن تیمی کشوفاتمانە جیاواز لەوە بەڵام تیمەکانی ڕزگاکردن ئێسامە بەشێکن لە تیمەکانی ڕزگاکردن پۆلێکن ئەرکێمانە ئاسان نییە ئەرکێکی قورسە و دەورێکی کاران هەیە لە پرۆسی ڕزگاکردن تیمێکی ترمانەیە پێوترێت تیمی مەلەوانان کە ئەمە 115 ئەم ئۆتۆمبیلە کەپسەکان ئەم بنکەیە تایبەتە بە بنکەی پاراستنی ئاوی ڕووباری سۆران و ئێمە 4 بنکەمان هەیە 3 بنکەمان هەیە دوانمان هێشتا لە سەرقاڵی ئەوەی بیانکەینەوە بەڵام تیمێکمان هەیە کە بنکەیەکی تایبەتیان هەیە لە پرۆسی ڕزگاکردنە بۆ بەدەمەوە چوونی هاوڵاتیان و ڕزگاکردنیان لە ناو شەپۆلی ئاوەکان لە لافاوە و بە تایبەت بۆ دۆزینەوەی تەرمەکان و بە تایبەتیش لە لادانی ئۆتۆمبیلەکان کە ئەچنە ناو ڕووبارەوە و بۆ ئەوەی کە هەرچی خێرایی بگەنەوە جێگانەوە بۆ دەرهێنانی ئۆتۆمبیل و بۆ دەرهێنانی کەسەکان ئێمە تەنانەت کرێنی تایبەتیشمان هەیە بۆ ئەم بابەتە لە ئێستادا بەڕادەیەکی زۆر باش لە ڕێگەی وەزارەتەوە وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی جەنابی بەڕێز وەزیرەوە زۆر گرنگی درا بە بەرگری شارەسانی خاوەنی گشتێکی تایبەت بە بەرگری شارەسانی لە هەرێمە ئێمە لێرەدا 18 بنکەمان هەیە
و ئەتوانین بەم ژمارە کارکتەرە بەم هێزە مرۆیە و کاری باش بکەین لەم ناوچێدا ئەگەرچی ناوچەیەکی زۆر سەختمان هەیە. کاتێک کە وەرزی بەستەڵەکیە سەختبوونی ڕێگاکان بە تایبەت ناوچەی جوگرافیای ئێمە کە بەرزە ناوچەچیایەکان و ناوچە قوڵ و دۆڵ و شوێنگەکانن و بە تایبەت بەستنی ئەم ڕێگاوبانانە تێکچوونی کەش و هەوا زۆرینی ڕادەی بەفربارین لێزمەبارانی ئێژگا زۆر ئەمە مشاکلات گەلێکن و پێشێلکردنی ڕێنمایەکانی برایانمان لە هاتوچۆ شەندێجار بەو پێوەرەی کە بۆیان دیارەکە ئەگەر چی تابلۆکان و ڕێگای تایبەت کە پێوتێ و سورعیان چەندە بێ و چۆن بە تایبەت و ناوچانەی کە سەختن ئەشێت لە ناوچەکە لە کاتەکانی کە ئاریشی تیادا دروستە بێ زۆر بەوریایە و مامەڵە بکەن هەر ئاریشێکی بۆیان چێ بوو کێشەیەکی نەوعی یا قفڵبوون و گیرخواردن پەیوەندی بگرن بە ژووری کۆنترۆل 150ەوە. بە درێژایی خەلیفان تاکو و کۆمەڵگا ئێمە بنکەی جوگرافیاییمان هەیە هەش بنکەمان لەسەر ڕێگا و بانەکانە جگە لە ناوچەی مێرگەسوور و ناوچەی سیدەکانەوانە لە وەرزی هاوینە بۆ تیمی مەلەوان و غەواسەکانمان ژێر ئاوەکانمان بە شێوەیەکی ئێشتگیر لەو سێ مانگەیەدا مراباتیانەیە چاودێری و خاڵی چاودێری چڕمانەیە وزایدەن ئەمە بنکەیەکی جێگیرە و بۆ زۆر پرۆسەی ڕزگارکردن لە ئۆپراسیۆنەکان سوودیان لێوەرەگرین کەڵکیان هەیە بۆ کە خێرایی گەیشتنیان و خێرایی کۆنترۆڵکردنی ڕووداوەکان و پرۆسەی ڕزگارکردنەکان زیاتر و زۆتر و خێراترە بن. بەم چەشنێ ئێمە بە شێوەیەکی بەردام تەنانەت نیدایەکی نەوعیشمان هەیە وەکو چۆن نەژدەکە نیدای هەیە و ئێشتگیری هەیە ئێمە مەفارزی جێگۆرکێمان هەیە ڕۆژانە. باشترین ڕێنمایەکانی ئێمە بۆ هاوشاریان و هاونیشتیمانیان و هاوڵاتیانی خۆمانە یا ئەو ڕێبوارانەی کە ڕووەکەنە ناوچەکانی ئێمە کارپێکردنی هۆشیاریەکانی بەرگری شارەسانیە لە پاڵ هۆشیاریە گشتیەکانە کارپێکردنی هۆشیاری هاتوشۆیە پشبەستنە بە زانیاریەکانی خۆپارێزی وەجگەلەوە کە لە هێمن و لەسەر خۆم لە حاڵەتی لێخورینەکانەوە تایبەت لە وەرزی بەستنی جادەوبانەکان ئەگەر هات و بەستەڵەکی بێکرێ با بڵێم هێزی ئەو هەوایی کە لەو تەگەری ئۆتۆمبیلەکانایە و کەمی بکەنەوە بۆ بابەتی بەستەڵەکی بەفری ڕەش و لەو ناوچانەی کە لێژی تیادایە و لە هەمان کاتە جگەلەوە شێوازی کارپێکردنی شێوازی ڕێنوێنی ئێمەمانان بەجێبگێنن و لەگەڵ ئەوەشە لەگەڵەوەی داگیرساندنی چراکانەوە برادرانی هاتوێ ڕێنمایانەدا و لەگەڵ هەمووەمانەیە و کاتێک کە تووشی مشاکلات دەبن زوو پەیوەندی گرتنیانە باشترین ڕێنمایی ئێمە پەیوەندی گرتنیان بە ئێمەوە بێ بۆ ئێمە بچین ڕێنوێنیان بکەین بەڵام باشترین شت لەوەیە کە بەفری دروستە بێت لەو ناوچانە هەڵگرتنی زنجیری و تای ئۆتۆمبیلەکان و بەستنیان بۆ ئەوی کە پارێزراون. سەبارەت بە ڕۆڵی شۆفێران و لێهاتوویان لە لێخوڕین بەڕێوبەری بەشی مۆڵەتی هاتوچۆی سۆرانە بینین. ئەو بۆ ڕۆڵی شۆفێران لە دەربازبوون لە ئاستانگەکانی گۆڕانی کەش و هەوا و چۆنیتی لێخوڕینی شۆفێران دەگەڕێنێتەوە کە پێی وایە ئەوانەی بێ مۆڵەت لێخوڕین دەکەن زیاتر تووشی گرفت دەبن چونکە شارەزای ڕێنماوی یاساکانی هاتوچۆنی. پەیامی مە بوو برۆ شوفێرەکان ئەوەیە هەر کەسێک ئەگە موڵەتی شوفێری نەبیت بە شوفێر حساب ناکری لە ڕووی یاساییەوە داوا لە هەوڵاتیانە دەکەم کە موڵەتی شوفێریان سەردانی بەڕێوەبەرەتەکانی چوو بکەن بوو دەرهێننا موڵەتی شوفێری چونکە بەبێ موڵەتی شوفێری کابراکە لە ڕووی قانونەوە شوفێر نییە و ئیجرات یاسایی لەگەڵ دەکرێت. پەیامیشم بوو ئەو برادەرانە کە موڵەتی شوفێریان هەو بە حیساب شوفێرن لە وەرزی زستاندا شوفێریەکە قورسترە پێویستە زیاتر پابەندی ڕێنمای و هێماکانی هاتوچوو بن لە وەرزی زستاندا تایبەت ئەو ناوچانەی کە باران و بەفریان لێ دەبارێت شەقامەکان تاڕن پێویستە کەمتر لە خێرای دیاریکراوی شەقام لێخوڕین ئەنجام بدەن و زیاتر پابەند بن و وریابن لەسەر لێخوڕین.
او شوفێرانایی کە یەکەم ساڵە بوونە خەوانی وڵاتی شوفێری ئەزممویان کەمترە لەوانەی کە دوسێ ساڵاویان 5 ساڵە لە بەسەر دەرهێنانی وڵاتی شوفێریان تێپەڕیوە بە تایبەت ئەوانەی کە وەرزی زستانیان لێخورینیان ئەنجام نەدا و خۆوان وڵات نەبوونە بووان دەبێت زیاتر ورد بنەوە چونکە لێخورین لە وەرزی کەش و هەوای باراناوی و زستاندا فەرقە لەگە وەرزەکانی هاوین و وەرزی وشکەکاندا پێویستە زیاتر پابەندی ڕێنمایی و یاساکان یاد بچوون.